شەڵا بلەش لێرە بووە حەزی لە مەحەلەبی بوو ئێوەنی خۆم گوتان لە دەنگی بلە نەبوو چیوەتی سەر تەکیدن نازانم گوێم زرینگاوەتەوە ئەیجا لێرە نیە باشە و کوڕە ئەزانین چەند سەعاتە لە یاری ئەم هەتیوە تەلەفۆنی بووە کە بابێ مەحەلەبی بخوا لە مەحەلەبی خۆشتر هەیە تۆ چی بکەم حەزی لێتی بلە هیچ بووە؟ ماوە مەحەلەبی ماوە بابێتەوە کوڕم بابێتەوە بابە بابێتەوە کە عوسمان ببوورە وەڵا تەلەفۆنە من ئەوە خوشکەکەمە وەڵا موعیدێکمان هەیە لە دەرەوە بەرباجۆ بێت تەلەفۆن نابێ و هەتیوە بێتەوە بە قوربان ئەی نابێ بڵێ ئەرێ باوکە من 6 سعات یاری ئەلو جۆرەکەی کوڕم لەکوێی آخر کوڕم خۆی یاری سعات و نیوە کە تۆ 10 سعاتە لە یاریایی تۆ هیلاک نابی تەرێ تۆ مانگایی نازانم ئەترسم لە یاری نەبیت بلە ئەگە تووشی مشکلەیەک بووی پێم بڵێ باش شۆڕتە بێنم ئێستا آخر العالم پێیابیت مەحەلەبیشمانەیە ئێستا بیتەوە دەیخوا حافیز وتی ئێسەیەمەوە سلام علیکم یاخوا تازە دای لێ بنەکەم کە عوسمان و خوشکەکەم بوو خۆی موعیدی نۆکمانێ بێم بڕۆم بۆ شۆ بڕێ بە قوربان ڕۆشنیسی باوکیان ڕاستە کاکە موعیدی ساڵان ببێ لە کاتی خۆیان بڕۆ ئەخە چی لە کاتی خوا بۆ عەقدەکەتان چۆنی لەگەڵاما کردووە ئەخە من پێیان تۆ بەس بە نانی ڕۆ خوا کە عوسمانجیان لێک دەقەم لاقەشەڵ گرم بۆ دوای بخۆم بڕۆ زۆرم بەلێ خوا حافیز خوا لەگەڵ نەجیبەخانی چی بابێ ئێوە عەقدەکەتان چۆن کردو لەگەڵ ئەمەیە بەس نیوە ڕۆیە یعنی شەوانی تیان نییە تێگەشتووی دەوەڵڵا عەقدێ شەوی تیان وێرگووی تێکی باشترە هەستی وەردەگای بکەرەوە ویستەکە ناتوانین بیتیتەوە باوکە گیان سلام علیکم چاوەڕێ کوڕم تۆ لەکوێ لە بەیانێ و ماڵە نییە حاڵە نییە باوکە وڵا خەریش یاریکردم و یاریمە باشە کوڕم یاری شەودی 45 دقیقە بە هەمووی سەعات و نییەکە تۆ 10 سەعاتە ڕۆیشتویت بەخوایتر بۆیان تازە کردینەوە مهمەوەی گۆڵی تیاکرا ئەڕۆڵا چەند سێ بە هیچ چێ گۆڵەکانی کرد وڵا باوکە خۆم کرد وەڵا ئافرم بلە بەزاخر باوکە گۆڵەکان لە خۆمانم کرد ئەک عەمرن نەمێنێ بۆ خاتری پێەکەم من ڕۆڵە باشە هاتی وەرە بەشەر سێ گۆڵ لە خۆ بکەی ئەی مووقیفی مدەڕیبەکە چی بوو وڵا هیچ موقیفێکی نەبوو یعنی چی آخر لەوەی باوکە جەڵدە لیا بە پەلە بردیان بۆ خستانە هەر لە یەکەم گۆڵەوە چۆن جەڵدە لەی نایە چۆن جەڵدەرێ وەرە سێ گۆڵ لە خۆ بەخێر خاتری پێ ترەوە بوو ناوێنێرا بۆ دوو گۆڵەکەی تر پێی بڵێن چکات تەشیدم بەڵێ ئەڵێم باوکە لێوە بەڕاکرد نردنەوەتەوە مەحەلبی بۆ من وەڵا خورا تۆ هەر نەهاتیتەوە بۆ باوکە چەند دانەبوو لێ کوڕم حەودانە بوو هەر حەوتی خوارد نانەبا بەخۆ من مانگانیم دوانی ئەو دوانە خواردیان و پێنجەکەی تری خۆم هەر پێنجی خوارد دەکاکەمە بووە گڕیگرتەوە بۆشن بەسە ئەدەب سس ماڵی ئێوەشم بە قوڕ کرد نەبوو نەجیبەتان ئیزن با هەر عەلەقەل ئێستا ئیزنتان باە وا باشتر باوکە یەک دەقە دەرگایە دەبڕۆ ئەم حەتی وەزی لە بەناموسم بە کەڵکی دەرگاکردنەوەش نەبێ مامارە فەرمو بەخێر بێ فەرمو باوک لە ماڵە باوکە لە ماڵ نییە لەوێ نییە باوکە کێ کوڕم ئەوە نێ لە ماڵم بۆ لە ماڵ کە دەیشمان ئەراس بۆرە کوڕم ئەمە باوکی چ پیاوێک ئەمە یەکیە دانسقە جا خۆی ئەمە چ باوکێکی ئەی بەخێر چۆنی ئارازیە باوکە چۆنە شکر باشە زۆر باشە یاخوا باش جا وتشی بزانم کاک عوسمان بریانەکەی بەدڵ بوو بریانی ئەو شەش حەڵ مەحەلەبیمان لەگەڵانێت ئەوە لە مەطعەمی ئێوە هاوو ئێرە ئارە وڵا لە مەطعەمیەمەوە بلۆ هەستی پێمێنە ئێوە هێناتان ئێستا ئەمر بۆچی هاتووی وڵای لەسەر حسابەکە باوکم وتی 500 ماوە لەبەر حرام و حەڵاڵی بڕۆ بیاندەوە ئەوەش 500 دەست و چاو دە تۆ بڕۆم بڕۆ ئەمریکرد نییە سەلام لە باوکتە عەلەیکم ئەسەلام دەبڕخوا حافیسی جاڵم باوکە تو با من بۆ ڕوونکەمەوە باوکەی خۆم کاکە عوسمانم جازانی چی باوکە چەنەبازی ئەمرن نەمێنێت باشە ئێوە عیب ناکەن داناوەشێن ئەرێ دانافەتێن هەر لەبەر خاتی ئافرەتە نەیە بەم ماڵەیە خۆتم لە یەکەی بە نەجیبە ها بلە باوکەم جوان بێماوە چەنەبازی ئەمرن نەمێنێ باشە جۆ بگرن
بۆ معلوماتان پێشەوێ شەکر بشکێنن من ئەو ژنە هەرە هێنم دەبۆ معلوماتان نەک هەردوو قاچم خۆ من نیوەی جسمم تەرهیماتە ئەخیش زانی و میزەڵانیشم تەوافی بۆ داناوە بکاتم بەس ئەوەی کە شوێنم ساغ ماوەتەوانێ بەس کەللەمە بەس دەبێ ئەویش هەر تەرهیمی تێکەوێت بلە دەبێنە مات کورە نەوەڵا کەلە باو کەڕۆ کەلە ڕقە چییە؟ باقي وقرا على قسم الزهر